主席习近平22号在人民大会堂 شازادە محەممەد بن سەلمان جێنشینی شای عەرەبستانی سەعودی پشتیوانی لە سەربازگەکانی گرتن و دەست بە سەرگرتنی موسڵمانانی گۆر کرد کە حکوومەتی چینی کۆمۆنیست چەند ساڵێکە بە ئابیانی دژایەتی تیرۆر لە دژیان پێڕەوی ئەکات. ناوبراو لە میانەی سەردانەکەی بۆ چین کە تێیدا چەندین گرێبەسی گەورەی بازرگانی لەگەڵ بەرپرسانی وڵاتەوە ئاژۆ کرد. بۆ تەلەڤیزیۆنی فەرمیە وڵاتە ڕایگەیان چین مافی خۆیەتی بۆ دژایەتی تیرۆر و پاراستنی ئاسایشی نەتەنیاهوی پێویست هەڵبگرێ. ئەم هەواڵە کە لە راپۆرتی پامنێرانی ڕۆژنامەی تەلەگرافەوە وەرگیراوە و ماڵپەڕی ڕۆژنامەکە بڵاوی کردوتەوە ماڵپەڕە جیهانیەکانی شاماژەیان پێداوە لە چوارچەوەی ڕوومەڵی سەردانەکەی جێنشینی سەعودیە بوو بۆ چین. مێژووی نیشتەجێبوونی موسڵمانانی گۆرکە لە تورکستانی خۆرەڵاتدا زۆر کۆنە، بەڵام لە ساڵی 1940دا کە لەلایەن ماوسی تۆنگەوە وڵاتەکەیان داگیرکرا جگە لە سڕینەوەی سەربەخۆیان و کوشتنی 1 ملیۆنی گۆری بە ملیۆنان کەسیشی بەسەر ناوچەکانی دیکەی چیندا دابەشکردن بۆ ئەوەی ئیگۆریەکان لە وڵاتەکەیان کە تورکستانی خۆرەڵاتە و چینیەکان ناویان لێنا هەرێمی چینکیانگ ببنە کەمینە و نەتوانن داوای سربەخۆیی بکەن. ئەوەی جێگەی سەرنجە ساڵی ڕابردوو نەتەوەی گرتوەکان نیگەرانی لە دۆخی گرتنە بە کۆمەڵەکان ڕاگەیاند و داوای ئازادیە و ملیۆنە هاوڵاتی هەرێمی تورکستانی کرد کە بە بیاری تیرۆر دەست بەسەر کراون و لە سەربازگە زۆرە ملەکاندا بە خراپترین شێوە شکەنجە دەدرێن و لە هەر مافێکی مرۆیی بێبەشکراون. وەک ئازادی خوازانی گۆری لە سەروبەندی سەردانەکەی شازادە محەممەد سەلمانی جێنشینی سەعودیە داوایان لێکرد وەکوو بەرگریکارێکی مافی موسڵمانانی جیهان کێشەکەی ئەوانیش بخاتە کارنامەیەوە و لەگەڵ چینیەکاندا باسی بکات. بەڵام ناوبراو گوێی لە ئەوتەکەی شی جینگبینگ سەرۆکی چین گرت کە پێڕاگەیان پێویستە بۆ بتەوکردنی هاوکاری نێودوڵەتی لە نێوان هەردوو وڵاتدا پێکەوە کار بکەن بۆ ڕێگرتن لە دزەکردنی بیری تیرۆریسیانەی توندڕەوەکان. جێگەی وڵاتانی ئیسلامی تا ئێستا بێدەنگن بەرامبەر بە قەسابخانەکانی چین لە هەرێمی تورکستانی خۆرەڵات. تەنیا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕافتارەکانی دەسەڵاتدارانی چینی دانەکرد و ڕێگەیان کردەوەکانی پەکین دژی ئیگۆریەکان و سڕینەوەی بە کۆمەڵیان جێکی گەورەیە بۆ مرۆڤایەتی. چاودێرانی بارودۆخی ئەو هەرێمە بڕوایان وایە هۆکاری چەوسانەوەی موسڵمانانی تورکستانی خۆرەڵات بوونی یەدەگێکی زۆری نەوت و گاز و کانزا گرانبەهاکانە لەو هەرێمەدا. هەرەو سامانەش لە سەرەتاوە هۆکاری داگیرکردنی خاکەکەیان بووە لەلایەن چینیەکانەوە.